لە عێراقیشدا 2.5 ملیۆن پێویستیان بە هاوکاری خوێندن هەیە بۆی بتوانن بخوێنن. هەرێمی کوردستانیش لە چوارچێوەی ئەو 2.5 ملیۆنیەدایە. بۆیە ئەمڕۆ ڕۆژێکە ڕۆژێکی گرنگەوە ئەو گرفتەی کە ئێستا عالم دەناڵێنێ بەدەستی وەکو لە دروشمەکە داتوە هەرێمی کوردستانیش ئەوەیە کە هۆکاری ڕاستەکەی کۆڤید-19 پۆلی 12مان بە بڕیاری وەزارەتی پەروەردە و لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکان کردوتەوە. پۆلی 12 تا ئێستا تەسەوەر ناکەم جوزئیەن هیچ گرفتێکمانە بێ پرۆسەکە باش دەڕوا. ئەوەی ماوەتەوە 1/11 کە بڕیاری لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکانە کە 1/3 دەست بکاتەوە دەوام، بەڵام 2/2 لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکان کۆ دەبێتەوە. ئەو کاتە بڕیارێکی نوێ دەدات ئایا وەزیری تەندروستی ئەو راپۆرتەی دەدا ئایا دەتوانین دەست پێ بکەینەوە بەدەوام. ئەو کاتە ئەگەر بڕیاری وەزیری تەندروستی درا لەسەرەوەی ئەوە لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکان بڕیارەکەی خۆیان دەگۆڕن کە لە قازانجی قوتابیان و خوێندکاران بێت. لەمە زیاتر دوا بکەوێت ئەوە هەم وەزارەتی پەروەردە هەم ئەنجومەنی وەزارەت کۆ دەبێتەوە. ئەو کاتە تاوتوێی وەزعەکە دەکات چارەسەریشی بۆ دۆزێتەوە. یعنی پلانەکە تا ئێستا ئامادە نەکراوە، چونکە ئێمە تا ئێستا نازانین دەست پێ دەکەین و یانە. ئەگەر بزانین دەست پێ ناکەینەوە ئەوە پلانی کە ئامادەکراوە.